لەسەر ئەم بابەتە گفتوگوی زیاترەکەین لەگەڵ مەیسەم ئەلسافی کە بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی گواستنەوە و گەیاندنی عێراقە و بە شوێکی ڕاستەوخۆ لە بەختەوە لەگەڵم دەبێت دەچمە لای بەڕێزیان. بەڕێز مەیسەم سڵاو لێبێتوم کاتت باش. وەزیر هاوسەفەری سەرۆک وەزیران بوو. ئایا ئەوان کە هاوسەفەری بوون چیان کرد لەو ڕێکەوتنە لەگەڵ تورکیا؟ باسی چیان کرد؟ ڕێکەوتنەکە چۆن ئەکرێت؟ بەڵێ نعم اعتقد پێم وایە کە باسی ڕێگەی گەشەپێدانمان کرد یەکێکە لە پرۆژە گرنگەکانی کە حکوومەتی عێراقی گرنگێکی تایبەتی پێدەدات یەکێکە لەو پرۆژانەی کە حکوومەت خسێتە ئەولەویەتی کارەکانیەوە بۆ ساڵی 2023 ئەم پرۆژەی ڕێگەی گەشەپێدان دەبێتە ڕێگەی بەستنەوەی لە تورکیا و عێراق لە ڕێگەی وشکانیەوە بۆ هەم بۆ شەمەندۆفێر و هەم بۆ بارهەڵگرەکانیش ئەم پرۆژەیە هەروەکو سەرۆک وەزیرانی عێراق ئاماژەی پێدا لە کاتی سەردانەکەیدا بۆ تورکیا لەگەڵ بەرپرسانی ئەنقەرە باسی لەوە کرد کە ساڵێکی پڕ لە دەستکەوت چاوەڕێی عێراق دەکات لە ساڵی 2023دا دەیانەوێت زۆرترین دەستکەوت بەدەست بێن دەیانەوێت هێزی عێراق زیاتر بکەن. ئەم پرۆژەی یەکێکە لەو پرۆژانەی لەو چوارچێوەدا جێگەی کراوەتەوە بە تایبەتی عێراق دەیەوێت بەغدا بکاتە سنتەری بازرگانی و پەیوەندی لەگەڵ وڵاتانی دیکە. بەڕێز مەیسەم بۆ جێبەجێکردنی ئەم ڕێگەی گەشەپێدان کاتتان چەند پێویستە؟ کەی دەستەکەن بە جێبەجێکردنی؟ بەڵێ دەزانانی ئەم پرۆژەیە لەگەڵ کۆمەڵێک کۆمپانیای ئیتاڵی تایبەت گرەبەستمان کردووە بۆ دامەزراندنی ئەم پرۆژەیە. هەروە ئەو کۆمپانیا ئیتاالیا لەگەڵ سەرۆک وەزیران و وەزیری گواستنەوەش چاوپێکەوتنیان ئەنجام داوە. ئەو کۆمپانیایە لە ئەو پرۆژەیە کۆمپانیا ئیتالیا لەگەڵ سەرۆک وەزیران کۆبوونەوە ئەنجام داوە بەرنامەیەکی تایبەتیان هەیە دیزاینی تایبەتیان هەیە بۆ دروستکردنی پرۆژە. ئەم پرۆژە نزیکەی تا ئێستا سەرەتا 9 کیلۆمەتری لێ جێبەجێ دەکرێت. ئێمە لەگەڵ هەموو لایەنێک هەماهەنگیمان هەیە پێویستمان بەوەیە کە پلانێکی وردی پێ بۆ دابڕژن داهاتوو نزیکدا دەست پێەکەن پشتیوان بەخوا. باشە بۆ ئەم پلانە وردەی کە داڕێژن توانی وتانە سوود لە ئەزمموی کوردستان وەرگرن یاخود هەماهەنگیەکتان هەیە لەگەڵ هەرێمی کوردستان؟ ئەم پرۆژەیەکی نوێە لە عێراقدا پرۆژەیەکی لەم شێوەیە پرۆژەی گەشەپێدانە پرۆژەی ئابوووریە پرۆژەیەکە کە بە نزیکەی بە 11 پارێزگای عێراقدا تێدەپەڕێت لە بەسڕەوە بۆ ناسریە و بۆ بەغداد و بۆ دیوانیە و دواتر بەرەو ناوچەکانی ناوەڕاست و باڕاستی بەغداد و سەلاحەدین و سامەڕا و دوای ئەوەش دەگاتە مووسڵ و پاشان دەگاتە تورکیا و لە ڕێگەی فشقاپورەوە. پێم وایە ئەم پرۆژە نزیکە پرۆژەیەکی جیهانیە پرۆژەیەکە کە دەتوانین وای دابنین کە پرۆژەی پێکەوە بەستنی سکەی ئاسنیە یاخود پرۆژەی شەمەندۆفێرە لە نێوان فاو بۆ تورکیا. ئەم پرۆژەیە دەبێتە هۆی دەستەبەرکردنی سەرچاوی ئابووری هەروەها دەبێت ئەوەی بەرە پێشبردننی کەرتی ئابووری حکوومەتی عێراقی چونکە هەلی کار دابین دەکات. باشە بۆ ئەم پرۆژە گەورەی ئەم پرۆژە زەبەلاحی کە باسیەکەن عێراق توانای داراییەکی لەو جۆرەی هەیە لە کاتێکا کە بینیمان لە ناو پرۆژە یاسای بودجەی 2023 و 24 و 25 شتێکی وای بۆ دیاری نەکراوە بودجەیەکی بۆ تەرخان نەکراوە ئەمە چۆن ڕێگەخرێت؟ بەڵێ دەزانی کە بەڵێ ئەم پرۆژەیەکێکە لە بودجەی 2 ساڵی 2023دا جێی کراوەتەوە
بێگومان کە ئێمە پلانێکی تایبەتمان هەیە بۆ جێبەجێکردیان پرۆژێ لەگەڵ ئەوەشدا حکوومەتی عێراق کۆمەڵێک ئۆپشنی لە بەردەستایە لە بواری وەبەرهێناندا بە تایبەتی لەم پرۆژەیەدا ئاروها کۆمەڵێک بودجێ گەورەی تەرخان کردووە بە دروستکردنی پرۆژەی گەشەپێدانی لەم شێوەیە حکوومەتی عێراقی گرنگێکی تایبەت بە دروستکردنیان پرۆژەیە دەدات ئەوەی کە پێوەستە بە پارەی ئەم پرۆژەوە بێگومان ئێمە لە ساڵی 2023دا لە پرۆژەدا پلانێکی گشتگیری جدیمان هەیە لە سەبارەت بەم پرۆژەیە. بەڵێ بەڕێز مەیسا مەلسافی بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی گواستنەوە گەاندن لە بەغداوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستان.